سەرۆکایەتی ئەنجامی داوە. 3. تا ئەمڕۆ 4312 پرسیاری نووسرا و وزارەکی بەپێی مادەی 58 پەیڕە و لەلایەن پەرلەمانتارانەوە ئاراستەی حکوومەت و دامەزراوە پەیوەندیدارەکان کراوە و 3862 پرسیار وەڵام دراوەتەوە و 451 پرسیار وەڵام نەدراوەتەوە. 5. هاوتەریب لەگەڵ جێبەجێکردنی ئەو ئەرکانەی لەسەرەوە ئاماژەمان پێدان لە ساڵی چوارەمماندا بە پێویستی ئەزانم باس لەو ئەرک و پابەندیانە بکەم کە ئەنجاممان نەداون و ئاستەنگ و هۆکاریشی ڕوون بکەمەوە. 1. پەسەندنەکردنی یاسای بودجە کە یەکێکە لە سەرەکیترین ئەرکەکانی پەرلەمان و هاوتەریب لەگەڵ ئەرکی یاسادانان و چاودێریکردندایە کە لە بنەڕەتدا ئەرکێکی تەواوکاریە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن، چونکە بەپێی یاسای دارایی کارپێکراو لە هەرێمی کوردستان دەبێ پرۆسەی ئامادەکردنی پرۆژەکە و ڕاستاندنی لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکان و دوجار ئەنجومەنی وەزیران تەواو ببێ دواتر ئاراستەی پەرلەمان بکرێ وەک پرۆژە یاسا. بەڵام بەداخەوە ئەوە دووەم کابینەی حکوومەتە بە بیان و پاساوی جیاجیا ئەم ئەرکەی خۆی جێبەجێ ناکات و زیاتر لە 9 ساڵە کۆکردنەوەی داهات و خەرجی لەم هەرێمەدا بەبێ پشتیوانەی یاسایی بەڕێوە دەچێت لە کاتێکا دەبوو حکوومەت ئەم ئەرکە لەگەڵ پەرلەمان بەش بکات و پێکەوە بەرپرسیارەتی شێوازی خەرجی و هاوسەنگی مافی شار و شارۆچکە و چین و توێژە جیاوازەکان لە ئەستۆ بگرین. بۆیە ئەگەر چی ئەم بابەتە درەنگ و دووبارەش بێ ئەمانەیە حکوومەت لەو پابەندی یاسایە ئاگدار بکەینەوە و ڕایەگەێنین کە پێویستە پرۆژە یاسای بودجە بنێرنە پەرلەمان و چیتر بەردەوامی بم پێشێلکاری یاسایە نەدەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین ئەرکە یاساییە تەواوکاریەکەی خۆمان ئەنجام بدەین. 2. سەرەڕای ئەوەی ئەو پێشنیاز و پرۆژە یاسایانەی کە تا ئێستا پەسەند کراون گرنگ و بایەخدارن لە نێو سیستمی قانونی هەرێمەکەماندا و توانیومانە بە هەم ئاهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ژینگەی یاسایی گونجاو و لەبار بۆ کەرتە ئابووریە زیندوەکانی وەکو کشت و کاڵ، گەشت و گوزار، بازرگانی، پیشەسازیش تا ڕادەیەک بڕەخسێنین و پەرەپێدانی کەرتە ئابووریە نانەوتیەکان بکەینە ئامانج کە ئاکامی لە ئایندەی نزیکا دەرەکەوێ یاساگەلێکی تر هەن کە ئامانجی پەرلەمان بوو لەم خولە پەسەنیان بکە بەڵام زەمینەیان بۆ نەڕەخسا و بەهۆی ئەو بارگرانی دارایی کە لە جێبەجێکردنیاندا دروست دەبێ لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەت کرانەوە لە هەرە گرنگترینیشان پێشنیازە یاساکانی بیمەی تەندروستی و بیمەی کشت و کاڵی و چاودێری کۆمەڵایەتی گشتگیرن. 6. سەبارەت بە ئەولەویەت و کاری لە پێشینەوەی ئەم وەرزە بە پێویستی ئەزانم بە بەڕێستان و ڕای گشتی ڕابگەێنین کە یاسای پێکێنانی لیژنەی ئامادەکردنی ڕەشنووسی دەستور و بابەتی هەڵبژاردن بە یاسا و کۆمسیۆنەوە لە پێش هەموو ئەرکەکان و پێشبینی و چاوەڕوانیمان ئەوەیە کە لە ڕۆژانی داهاتوودا لە کۆبوونەوەی لووتکەی هێزە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم ڕێکەوتن سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن و بابەتەکانی پەیوەست بە ئەم پرۆسەیە بکرێ بۆ ئەوەی ئێمەش لە پەرلەمان ئەرکی خۆمان جێبەجێ بکەین. هاوکات داوا لە سەرۆکایەتی لیژنەی یاسایی یەکەم کە ئەرکی خۆیان لەگەڵ ئەندامانی تری لیژنەکە و بەشێک لە فراکسیۆنەکان لە ئامادەکردنی پێشنیازە یاسایەک بۆ پێکێنانەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی جێبەجێ بکەن. هاوتەریب لەگەڵ ئەم دوو ئەرکە بنەڕەتیە پەسەندکردنی پرۆژە یاساکانی پەروەردە و کار کە دوو یاسای زۆر گرنگن و ئەو پێشنیاز و پرۆژانەی کە راپۆرتیان ئامادە دەبێ ئەرکی هاوبەشی سەرۆکایەتی و لیژنەکان و کۆی پەرلەمانتارانە بێ. هاوکات داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەم کە پەلە بکەن لە ناردنی هەردوو پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و وەبەرهێنان کە تا ئێستا زیاتر لە جارێک دووپاتیان کردوتەوە کە هەردوو پرۆژەکە ئامادەن و هاوکات بە پێویستی دەزانین وەک تەواوکاری بۆ یاسای کار پرۆژە یاسای خانەنشینی کەتی تایبەت و دەستەبەری کۆمەڵایەتیش کە لە قۆناغی ئامادەکردندایە ئاراستی پەرلەمان بکرێت. بەڕێزان لە کۆتاییدا داوا لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکەم کە لە پرۆسەی بەدواداچوون و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن بەردەوام بن و بە کۆکردنەوەی داتا و زانیاری و دۆکۆمنت یاداشت و داواکاریەکانیان دەوڵەمەند بکەن و داوا لە لیژنە هەمیشەیەکانی شەکەم بە زووترین کات راپۆرتی وردی ئەو بابەتە گشتیانە ئامادە بکەن
کە پێویستە پەرلەمان گفتوگۆیان لەبارەوە بکات بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کۆبوونەوەی بەرهەمدار و بە ئاراستەی خزمەتکردنی هاوڵاتیان و جێبەجێکردنی داواکاریەکانیان ئەنجام بدەین هەر شاد و سەرفراز بن. بەڕێزان بڕگەی چوارەمی بەرنامەی کار جێبەجێەکەین کە بریتیە لە وتەی بەڕێزان سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمان بە بۆنەیکردنەوەی خولی پایزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان عێراق کە لە 5 خولەک زیاتر نابێت. بەڵێ بەڕێز سەرۆکی فراکسیۆنی پارتی دکتۆر زانا فەرموون. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئەندامانی بەڕێزی پەرلەمان، لە کاتێکدا کە دەست بە وەرزێکی تازە یاسادانان دەکەین، ناوچەکەمان بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت و گەلی کوردستان چاوەڕوانی لێمان ئەوەیە ئەگەر ڕەنگەکانیشمان جیاواز بن و وەک یەک نەبن، ئاراستەکانیشمان جیاواز بن، بەڵام ئامانجمان یەک بخەین و ئەزموونەکەمان و پاراستنی قەوارەی دەستوری هەرێمەکەمان لە سەروی هەر شتێکەوە بێت کە دەبێتە هۆکاری ناکۆچی و قوڵکردنەوەی ململانێ سیاسیەکان کە سەرنجام هیچ لایەک تایدیا براوە نابێت. بۆیە هەر لەو پێناوەدا داوا لە سەرجەم فراکسیۆنە بەڕێزەکانی پەرلەمان بە هاوپەیمانەکانمان لە دەسەڵات و بەڕێزان لە ئۆپۆزیسیۆن دەکەین بەو پەڕی بەرپرسیارەتی لە ئاستی دۆخەکەدا مامەڵە بکەین و ڕەچاوی پاراستنی ئەزموونەکەمان بکەین. بەڕێزان، لەم کاتەدا کە دەست بە دوایین وەرزی ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەکەین و نزیک دەبینەوە لە تەواوبوونی خولی پێنجەمی پەرلەمان، سەرەڕای ئەنجامدانی زنجیرەیە کۆبوونەوەی نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمانی کوردستانیش لە نێوان لایەنە سیاسیەکان بە سەرپەرشتی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و هەوڵی دۆستەکانمان، بەڵام بەداخەوە هەمواری یاسای هەڵبژاردن تاوەکو ئێستا بووەتە گرێچوێرەی نێوان لایەنە سیاسیەکان. ئێمە لە فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان تاکید لە پێویستی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان وەک پرۆسەیەکی دیموکراسی و مافی هاوڵاتیان دەکەینەوە و بەرداوامیدانی ئەم پرۆسەیە بە مافی هاوڵاتیان دەزانێت. و لەم پێناوەدا سەرەڕای ئەوەی لە ڕابردوودا بۆ کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ئامادەیی تەواومان نیشاندا بۆ قبولکردنی پێشنیاری فراکسیۆنە بەڕێزەکانی تر، لە ئێستاشدا بەرمەبنای دەستپێشخەری جەنابی سەرۆک بارزانی بۆ دەربازبوون لەم دۆخە چەقبەستوویە سیاسیە ئامادەی هەر جۆرە گفتوگۆ و لێکتێگەیشتنێکین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و پێشنیاری تازەی پارتیمان بۆ هەمواری یاساکە وەک سیستەمی تێکەڵ و دابەشکاری کورسیەکان لەسەر ئاستی هەرێم و بازنەکان وەک دەرچەیەک و چارەسەرێکی هەنوکەیی دەبینیت. ئەمەشیان نەک وەک خواستی پارتی دیموکراتی کوردستان بۆ سیستەمەکە، بەڵکو وەک ڕێگایەک بۆ دەربازبوون لەم قەیرانە سیاسیە بە شێوەیە کە گەلی کوردستان لە بڕی هەر لایەنێک تیایدا براوە بێت. وەجارێکی تر تەکید لە پێویستی دەستوری هەرێمی کوردستان دەکەینەوە بۆ ئێستا و داهاتووی هەرێمەکەمان کاتێتی کە هەموو هەنگاوەکانمان یەک بخەین و پشتیوانی فراکسیۆنی پارتی بۆ هەنگاو و ڕێکارە یاساییەکان تایبەت بە نووسینەوەی دەستور لەم وەرزەدا دەردەپڕین. وێڕای دەستخۆشی و ستایشمان بۆ هەواڵانی لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان بۆ بەجێگەیاندنی ئەرکەکانیان و بە تایبەت لە ماوەی دوومانجی ڕابردوودا بۆ کاری جدیان لەسەر ئامادەکردنی راپۆرتی تایبەت بە پرۆژە و پێشنیازە یاسایانە کە ئامادەکراون بۆ ئەم وەرزە. وەک فراکسیۆنی پارتی جگە لەوەی چەند پێشنیازە یاسایەکمان ئامادەیە بۆ پێشکەشکردن، لە هەمان کاتدا پرۆژە یاسای پەروەردە و پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان و هەمواری یاسای توندوتیژی خێزانی بە پێویست دەزانین و هاوکار دەبین بۆ دەرجاندنی. هاوتەریب لەگەڵ پێویستی ئەم یاسایانە جارێکی تر تەکید لە پێویستی ڕەوانەکردنی پرۆژە یاسای بودجە و پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پرۆژە یاسای بیمەی تەندروستی، پرۆژە یاسای دامەزراوەی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان دەکەینەوە. لە هەمان کاتدا وێڕای دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەنگاونانی بەردەوامیان لە چاکسازی ڕیشەیی کارژێڕی و دارایی بەرمەبنای ئیرادەی بەهێزی ئەم کابینەیە و پشتبەستن بە یاسای چاکسازی پشتیوانی تەواوی فراکسیۆنمان بۆ بەردەوامیدان بەم پرۆسەیە دەردەبڕین و پەیوەندی تەندروستی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان و هەماهەنگی بە ئاراستەی خزمەتی گەلی کوردستان بە باشی هەڵدەستەنجێنین. وتەکید لە پێویستی چارەسەری گرفتی مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەست و خۆبەخشانی کەرتی تەندروستی و کەرتەکانی تر دەکەینەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کاکزیاد. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئەم کاتتان باش بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەندامانی دەسەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، ئەندامانی بەڕێزی پەرلەمان
بەڕێزان بارودۆخە سیاسی ئێستا عێراقی پێ تێپەڕە بێت بە شێوەیەکە کە نائارامی و ناسەقامیری شوای دروست کردووە بە دڵنیاییەوە کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستانە بێت. بۆیە فراکسیۆنەکەمان بە پێویست سێزانێت کە بە هەموو لایەکمان هەوڵ بین لێ تێگەیشتن و پێکەوە کارکردن و هەماهەنگی و بەیەکەوە بوون لە بەغداد بەیەکەوە بین لە پێناوی بەدەستهێنانی ماپەکانی خەڵکی کوردستان و هەروەها ئەو ئەگەرانەی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن خۆمانی بۆ ئامادە بکەین. لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش لە مۆرزەی نوێی یاسادانان چەند بابەتێکی گرنگ کە پێویستە کاری لەسەر بکرێت و دیسانە پێویستە هەماهەنگی و لێک تێگەیشتن و پێکەوە بوونمان بەرجەستە بکات کارکردن لەسەر ئامادەکاری بۆ نووسینەوەی دەستور کە پێویستە بە سازانێکی نیشتیمانی هەیە و هەر بۆیە دڵنیاتان دەکەین و فراکسیۆنەکەمان بەردەوام لە هەوڵدا دەبین بە هەمانجی لەگە فراکسیۆنە بەڕێزەکانی تری پەرلەمان تاوەکو بینە خاوەنی دەستورێک لەم بۆشایە دەستوریە هەرێمی کوردستان دەربچین. سەبارەت بە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئومێدی زۆرمان هەیە کە حیزبە سیاسیەکان بگەنە ڕێکەوتنێک و سازانی نیشتیمانی بۆ دروست بێت و بتوانین بە زووترین کات هەمواری یاسای هەڵبژاردن بکەین و لە کاتێکدا لە کاتیشی نزیک داوادەی هەڵبژاردن دیاری بکرێت و هەڵبژاردن لە کوردستان ئەنجام درێت. بەڕێزان هەرکە لە پێشینەکانمان لەم وەرزەی نوێ یاسادانان دابریتی بێ یەکەم وەکوتم کارکردن لەسەر ئامادەکاری بۆ نووسینەوەی ڕژنووسی دەستور لە هەرێمی کوردستان سازان و پێکەوە بوون بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. خاڵێکی ئەساسی کە بەلامانەوە گرنگە لەم وەرزە بێتە ئەولوێتی کارەکانمان بەداخۆماوەی 9 ساڵە هەرێمی کوردستان یاسای بودجەی نییە کە بەلای ئێمەوە بەشێکی زۆری ئەو ناشەفافێت و نادادپەروەریە کە لە هەرێمی کوردستانە هەیە بەهۆی نەبوونی یاسای بودجەوەیە. خراپی سیستەمی دابەشکردنی موچە کە پێویستە کار بکرێت لەسەر چارەسەرکردنی و گرفتەکانی چارەسەر بکرێن. کارکردن لەسەر نادنی پرۆژەی خانشینی یەکگرتووی هەرێمی کوردستان کە ماوەی 2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبیستین کە خەریکی ئامادەکارین بنێرێتە پەرلەمانی کوردستان. پرۆژەی یاسای خانشینی ئاسایش و هێزەکانی ناوخۆ. پرۆژەی یاسای کار کە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆکرێ بەلامانەوە گرنگە. پرۆژەی یاسای پەروەردە کە ماوەیەکی دوور و درێژە لە پەرلەمانی کوردستان کاری لەسەرەکرێ بەلامانەوە گرنگە کە بە زووترین کاتەوە ببێتە یاسای و کاری لەسەر بکرێت. ماف و امتیازاتی پێشمەرگەکەەوە پرۆژێ بکرێتە یاسا. پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی شارستانی کە وەک ئاگادارین سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمانیش و وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگامانە پلە بەرزکردنەوەیان کردەوەی ماوەتەوە نزیکەی لە ساڵ 50 فەرمانبەرانی شارستانیە کار بکرێت بۆ بەرزکردنەوەی پلەکانیان. هەمواری یاسایەوە بەرهێنان کار بکرێت لەسەر دروستکردنی بەنداو بەهۆی وشکە ساڵیەوە کە ئێستا بووەتە خەتەرێکی گەورە لەسەر کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە دروستکردنی بەنداو بدا لە هەرێمی کوردستان. پێویستە کار بکرێت بۆ چاکردنی ڕێگەوبانەکان. ڕێگەی سلێمانی دەربەنی خان کۆیەکە و ڕێگانە بوونەتە ڕێگەی مەرگ و ماوەیەکی دوور و درێژە کاری لەسەرکرێەوە بەڵام تەواو نەکراوە تاوەکو ئێستا. کێشەی سوتەمەنی نەبوونی و گرانی نەوتی سپی و بانزین لە هەرێمی کوردستان سەبارەت بە بابەتی زیندانیان کە محکومەکانی زیندانیانی هەرێمی کوردستان کە ماوەیەکی زۆرە بۆتە جێ قسە و باس داواکارین یان لیژنەیەکی بۆ دروستکرێ یان لیژنەی تایبەتمەند ڕاست فێرێت بە ئامادەکردنی راپۆرتێک پەرلەمانی کوردستان چۆن مامەڵا لەگەڵم بابەتا بکەن. گرێبەستەکان بکرێنە هەمیشەی لە هەرێمی کوردستان لە کاتێکدا وەزارەتی دارایی ئەوەی دەرخستووە کە بە هەمیشەییکردنی گرێبەستەکان بارگرانی مالی بۆ حکوومەت دروست ناکات. پەلە بکرێت لە دروستکردنی ئەو خانوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بۆ کرێچیەکان پەلە بکرێت لە دروستکردنیان. دامەزرانی یەکەم و دووەمی زانکۆ و پەیمانگاکان زۆربەی گوندەکانمان ماوەیەکی دوور و درێژە بێ خزمەتگوزارین. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە خزمەتگوزاری بکاتەوە بۆ گوندنشینانی هەرێمی کوردستان. من حەیث زیندانیانی سیاسی کە بەشێکی زۆریان من حەکان ئێستا کۆتایی پێهاتەوە پێویستە ئێستا دەست پێ بکاتەوە و هەروەها مەسەلەی مەقاسە و جێبەجێکردنی ئەو قەرزانەی حکوومەت فراکسیۆنی گۆڕان سپاس کاکزیار گوڵستان خان. بەڕێزان باگوێمان لە وتەی سەرۆکی فراکسیۆنەکان بێ بەڵێ فەرموون.
بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان وتاری فراکسیۆنی گۆڕان بۆ دەستپێکی وەرزی پاییزەی ساڵی چوارەمی خولی پێنجەمی پەرلەمان ئێمە لە فراکسیۆنی گۆڕان پێمان وایە دۆخی سیاسی عێراق و ئەو گرژی و ئاڵۆزیانەی هاتۆتە ئاراوە کاریگەری لەسەر دۆخی هەرێمی کوردستان دەبێت و بۆیە پێویستە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەرلەمان کە مەرجەی باڵای سیاسی و یاسایی خەڵکی کوردستانە ڕۆڵی کاریگەری بگێڕێ لە دانانی نەخشە ڕێگایەکی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کاریگەریە سیاسی و ئابووری و دارایی و ئیداری و کۆمەڵایەتیانەی کە بەرۆکی هەرێمەکەمان دەگرێتەوە. ئەمەش دەبێت بە ڕێخستنی گوتاری سیاسی و یەکگوتاری بێت و استراتیجی نیشتیمانیانە لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەک لە ماوەکانی ڕابردوودا بەردەوام جەختمان لەسەر کردوتەوە. بە بەهێزی ناوخۆی هەرێمی کوردستان دەتوانین ڕوبەڕووی هەموو مەترسی و کاریگەریەکی دەرەکی ببینەوە و بەهێزی هەرێمی کوردستانیش لە ئەنجامدانی چاکسازیەکی گشتگیردایە کە هەمەلایەنە سەرجەم بوار و سێکتەرەکان بگرێتەوە ئەویش بەیەک خستنەوەی هێزی پێشمەرگە و ئاسایش و بە نیشتیمانی کردنیان بە دروستکردنی یەک خەزێنەی گشتی بۆ هەرێمی کوردستان کۆتایی هێنان بە پرۆسەی بە سیاسیکردنی داهاتەکانی ناوخۆ بە تایبەت لەو دابەشکاریە ناشرین و نادامەزراوەی کە ناویان ناوە 43 بە 57 ناردنی پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2023 بە پێویست دەزانین لە پێناو شەفافیت و ڕوونی لە داهات و خەرجەکانی هەرێم کە کۆتایی هێنان بێ بە دوو زۆنی دارایی و داهات. خراپ کۆکردنەوەی باج و ڕسومات و کۆنتترۆڵ نەکردنی سنوورەکان و قاچاقچێتی و گەندەڵی و دەست بە سەراگرتنی کۆمپانیا خزمەت گوزاریەکان لەلایەن کەسانی حیزبیەوە کە ڕێژەیەکی کەم لە کۆی داهاتەکان بۆ خەزێنەی حکوومەت دەگەڕێتەوە. گوشارخستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی سندوقی بۆ کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان لە پێناو جێبەجێکردنی یاساکانی پەرلەمانی کوردستان و شەفافیت لە داهاتی نەوت. هەنگاوەکانی چاکسازی وەک پێویست بەڕێوە ناچن و چاکسازی هەموو بوارە جیاوازەکانی نەگرتوێتەوە. بەهۆی خراپی خزمەتگوزاری و نەبوونی هەلیکار و مەترسی کارە تیرۆریستیەکان و یەکلایی نەکردنەوەی گرفتی ناوچە کوردستانی دابڕێنراوەکان و دیاریکردنی چارەنووسیان ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی کورد لەو ناوچانەدا کەم دەبێتەوە لە شارەکانی هەرێمی کوردستانیشدا ڕێژەی پێکهاتەی نەتەوەی کووردا دەبەزێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی لەسەر ئەم پرسە گرنگە بکات. پرسی دەستور کە هەموو لایەنەکان پێیان گرنگە پێویستە لەم خولەی پەرلەمان هەنگاوەکانی تەواوکردنی دەستور بگیرێتە بەر لە بەرامبەر ئەو بەڵێنەی بە خەڵکی کوردستان دراوە بۆ پاراستن و مانەوەی قەواری هەرێمی کوردستان و ڕێخستنی دەسەڵاتەکان و پاراستنی ماف و ئەرکی هاوڵاتیان و هەبوونی دادگاکی دەستوری کە چاودێر بێت بەسەر دامەزراوەکانەوە. دەرچوانی ئەو پرۆژە و پێشنیازە یاسانی کاریگەری زۆریان بە ڕێخستنی ژیانی هاوڵاتیان و دژایەتیکردنی گەندەڵیەوە هەیە وەک هەمواری یاسای وەبەرهێنان، یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ، یاسای کار و دەرچوانی پرۆژە یاسای پەروەردە، یاسای دەستەبەری کۆمەڵایەتی، یاسای داواکاری گشتی، پەسەندکردنی یاسای لێبوردنی گشتی، یاسای ماف و ئیمتیازاتی شەهید و کەم ئەندامی کارمەندانی هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی جەنگ، یاسای جیاکردنەوەی خزمەتگوزاری تەندروستی کەرتی تایبەت لە کەرتی گشتی، یاسای دەستەی نیشتیمانی بۆ دانوستان. هاوکات پەرلەمان دەبێ فشار و هەماهەنگێکی لەگەڵ حکوومەت چڕ بکاتەوە لە چارەسەری کێشەکانی تایبەت بە فەرمانبرانی گرێبەست، مامۆستایانی وانەبێژ، خۆبەخشانی تەندروستی، یەکەمەکان و سەرجەم دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و ڕاگررتنی ئەو کارە نایاسایانەی کە حکوومەتی هەرێم پەیڕەوی لێ دەکا لە ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران. هاوکات بۆ چارەسەرکردنی قەرزی نێوان هاوڵاتیان و حکوومەت داوا دەکەین یاسای لێبڕینی لە بریخستن و مەقاسە لەم وەرزەدا پەسەند بکرێ و پاشەکەوتی موچە بۆ هاوڵاتیان و موچە خۆران بگەڕێتەوە. لە کۆتاییدا جەخت دەکەینەوە کە پەرلەمان دەبێت و دەبوو چارەسەری ئەو ناکۆکیە سیاسیانەی بکردا کە بوونەتە لەمپەر لە بەردەم هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆن بۆ ئەنجامدانی هەڵبژارنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان کە بۆ ئەم مەبەستە فراکسیۆنەکەمان وەک هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ڕێکەوتنەکان و ماوەی یاسایی پەرلەمان لە سیوەکی 2021 نزیک لە 2 ساڵ لەمەوە بەر ئەو پێشنیازە یاسایمان پێشکەش کرد فراکسیۆنی گۆڕان 2022. زۆر سپاس گوڵستان خان. فەرمانس عەبدولستار فراکسیۆنی کۆمەڵی دادگەری. بەناوی خوای بەخشندە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دید و تێڕوانینی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بۆ وەرزی یاسادانانی پاییزە بریتە لە یەکەم پرۆژە یاسای بودجە کە 9 ساڵە پرۆژە یاسای بودجە نهاتۆتە پەرلەمان
کە بەڕاستی ئەمە سەردەکێشێ بۆ ئەوەی کە دەسەڵات خراپ ئەم خەرجی و ئەم بابەتانە بەکاربێنێ و سەردەکێشێ بۆ گەندەڵی و نەعەدالەتیش. ئێمە دەپرسیم بزانین داخوا بەچی یاسایەک حکوومەت بەبێ ئەوەی کە پرۆژە یاسا بێتە پەرلەمان و پسند بکرێ ئەم پارانە خەرج دەکات. یەکێک لە ئەرکە شەرعی و یاسایەکانی حکوومەت بریتیە لە دابینکردنی موسێ هاوڵاتیان. بەڵام بەداخەوە ئەوە مانجی نوێیە ئێستا ئەمڕۆ مەسەلەن موسەی مانجی هەشدا بەش دەکرێت لە کاتێکدا کە باز و ڕسوماتێکی زۆریش لەسەر هاوڵاتیان دانراوە و زیاد کراوە. ئەمە نازان بەڕاستی ئەم باز و ڕسوماتە زۆرە کە زیاد دەکرێت چی لێ دێ لە کاتێکە ئەمە وەزعی موسەیە و دامەزاندنیش نییە لە کاتێکیشدا کە ساڵانە نزیکەی 5,000 کەس خاننشین دەبێ خەڵک دەمرێ خەڵک مۆرەد وەردەگرێ. ئایا ئەم داهاتانە بۆ شێ دەگەڕێتەوە؟ خۆ دەکرا بەڕاستی سندوقێک دابنرێ ینی ساڵانە چەند هەزارێکیش لە بری ئەوە دابمەزێنرێن و دەتوانرا بەڕاستی تا ئێستا ئەم گرێبەستانی کە هەیە کە کێشەیەکی گەورەیە بەپێی یاسا خوێندنەوەی کەمیشی بۆ کراوە کە 27,000 کەس دەبن بەڵام تا ئێستا بەڕاستی وەزعیان ماوەتەوە و چارەنووسیان نادیارە. لە هەمان کاتدا ئەوانەی کەوانە بێژن بڕیارەنداوە کە نەچن هۆڵەکانی پەرلەمان ئایا حکوومەت چارەسەری چێ بۆ ئەم کێشەیە کە چارەنووسیان تا ئێستا دیار نیە. پلانی حکوومەت چێ بۆ ڕەخساندنی هەلی کار بەتایبەت بۆ گەنجان و ئێمە دەڵێن بەڕاستی با دامەزاندن بێ بەڵامە پێی پێویست بێ ئەو سێکتەرانەی کە پێویستیان بە دامەزاندن هەیە بە بەرنامەیەک پێویستە دامەزاندن دەست پێ بکاتەوە. سەبارەت بە پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دیارە 6 یازدەی 2022 تەمەنی پەرلەمان کۆتایی پێدێ. بە حەقەت ئێمە هیچ پاڵپشتێکی یاسایی نابینەوە بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان. دەبوو ئێمە لایەنەکان و یا پەرلەمانی کوردستان ئێمە بە ڕێککەوتن گەیشتبانە سەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەموارکردنی و کارەکردنەوەی کۆمیسیۆن بۆیە ئێمە بە عورفێکی باشی نازانین کە دیارە هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان درێژکراوەتەوە کە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە. سەبارەت بە ئەو کێشە و گرفتانەی کە لە پارێزگای سلێمانی باز دەکرێت کە ئێستا زۆر زەق بۆتەوە سەبارەت بە موسا و نەبوونی سیولە و وەستانی پرۆژەکان ئێمە دەڵێن حکوومەت بەرپرسیارە لە دابینکردنی موسە و بودجێ هەموو پارێزگاکان بەبێ جیاوازی و لە هەمان کاتدا پارێزگاکان بەڕاستی دەبێ هەرچی داهات هەیە بە ڕێکوپێشی بە تەواوی تەسلیمی خزانەی حکوومەتی بکەن. ئەگەر پارێزگاکان داهاتی خۆیان تەسلیم بە حکوومەت ناکەن ئەو کاتی حکوومەت بەرپرسانی لە دابینکردنی موسە بودجە بۆیان. بەڵام ئەگەر تەسلیمی بکەن بەڕاستی بۆچی حکوومەت بە یەک چاو مامەڵ لەگە قەزەکەی ناکە ملێرەدا بەڕاستی پێشنیاری لیژنەیەکی پەرلەمانی دەکەین بۆ ئەم بابەتە بە دوواداچوونی وردی بۆ بکە و بزانین داخوا هەرچی داهات هەیە دەگەڕێتەوە بۆ خزانەی حکوومەت و ئایا حکوومەتیش بەرپرسیار نییە لەوەی کە دابینی موسە و بودجەی پارێزگاکان بکە بە شێوەیەکی دادگەری. و سەبارەت بە ئەو قەرزانەی کە حکوومەت داوا دەکاتەوە لە هاوڵاتیان ئەمە تەنها بەڕاستی ئەوە دەڵێم ئایا حکوومەتش قەرزاری خەڵک نییە؟ حکوومەت چەند قەرزاری خەڵکە چەند موسێ خەڵکی لەلایە بۆیە بەڕاستی پێویستە حکوومەت بە ئەمە بەبری بخە داوای پارەی کارەبای دەکەیت داوای پارەی ئاو دەکەیت ئەتوو پارەیەکی زۆری خەڵک لەلایەن نەداوەتە بەڵام پارێکی کەمی خەڵک لایتووە داوای دەکەوێت بە نەعەدالەتی دەزانین بە وەکو باس کرا بە ئەمە وەبەر بخرێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ سپاس. دکتۆر شێرکۆ فراکسیۆنی یەکگرتو فەرموون بەڕێستان. بەناوی خۆی گەورە مهرەبان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان سەبارەت بە دەستوری هەرێمی کوردستان بێگومان یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوەدایە و هەمیشە کاری کردو بۆەوەی کە بە دەستور چاکسازی جددی لە هەرێمی کوردستانە بکرێ و دەستور بە بنەمای حکومڕانی هەرێمی کوردستانە ئەزانێ. بەڵام بەداخەوە تا ئێستا کە نەکراوە نەهاتوۆتە دی ئەوە هۆکاری تایبەتی هەبووە کە دەسەڵات لە هەرێمی کوردستانە نەیویستووە دەستوری هەبێ بۆیە ئەمە کارەساتێکی گەورە بووە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە کە چوارچێوەی
پێکەوە ژیان و حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەو عەقدە کۆمەڵایەتی لە نێوان کۆمەڵگە و لە نێوان دەسەڵاتە بەڕاستی بوونی نەبووە بۆیە ئەم شڵەژاویەش لە حکومڕانی و لە ژیان و بژێویە هاتوۆتە دی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەداخەوە زۆر بە وازحی دەسەڵات لە هەرێمی کوردستانە نەیویست هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و هەر ئیدعایەکیش کە ئاراستەی گشت لایەنە سیاسیەکان ئەکرێ بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە کە ڕێگر بوون لەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ ناڕاستە بەڵکو ئەوە دەسەڵات نەیویست هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بۆیە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن کارانەکرایەوە بۆیە هەمواری یاسای هەڵبژاردن پێکهاتنی لەسەر نەکرا بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێ ئەوەش بەڕاستی پێچەوانەی ئەو گرێبەستەیە لە نێوان دەنگدەر و پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانە کە ڕوویدا کە ئەبێ تەنها بۆ 4 ساڵ بێ بەڵام ئەوە تا دیسانەوە پێشەلکاری یاسایی ئەکرێت سەبارەت بە دوانەییەکان لە هەرێمی کوردستانە دوو ئیدارەیی دوو ئاسایشی دوو دارایی دوو هێزی پێشمەرگە ئەم دوانەییانە دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئیفلیج کردووە بەڕێزان نەبوونی بوجە کە بە بەرچاوی ئەم پەرلەمانی کوردستانەوە لە کاتێکە مانگانە ئێستا داهاتی هەرێمی کوردستان سەر و ملیارێک و 100 ملیۆن دۆلارە بەڵام نەپاشەکەوتی موچەی پێدرێتەوە نەدامەزراندنەکانی پێکرێ نە ئەم پەرلەمانە ئاگادار ئەکرێتەوە و یاسای بودجەی بۆ هێنرێ نە چارەسەری کێشەی خانشینانی پێکرێ نە قەیرانەکانی پێ چارەسەر ئەکرێ نە پلەبەرزکردنەوەی پێ ئەکرێ نەگرێ بەستەکانی پێدا ئامەزرێ ئەمانە هەمووی قەیرانی گەورە گەورن بە پەرچاوی پەرلەمانی کوردستانەوە لە کاتی بەرزترین داهات لەم هەرێمی کوردستانەیە کە دەستێکەوێ بەڵام دەستەوەسان پەرلەمانی کوردستان بەرامبەری وەستاوە سەروەری یاسا بە بەرچاوی هەمووانەوە ئەو گیراوانەی بادینان تا ئێستا یاریان پێکرێ بە مەسیریان بە مقدراتیان بە ژیانیان بە سەرپێچێکی یاسایی وازح ئەمەش بە بەرچاوی پەرلەمانی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستانەوە ئەنجامەدرێت بەڕێزان مەترسیەکی زۆر جددی و گەورە بەڕۆڕیەم هەرێمی کوردستانە بۆتەوە کە پێوترێ کلیپتۆکراسی واتە جەردەی دەستڕۆیشتوو واتە ئەوانەی کە بەدەر لە حکوومەت بەدەر لە پەرلەمان بەدەر لە سوڵتەی قەزایی ئەوەنە دەستیان ئەڕوات کە زەوی داگیرکەن کە دەرمان نرخی بەرزکەنەوە کە قەیرانەکان لە داهات و لە گومرگەکان و لە سەروەت و سامانی ئەم هەرێمی کوردستانە بۆ خۆیان قۆڕخکەن و بیبن بە بەرچاوی حکوومەت و پەرلەمان و سوڵتەی قەزایی ئەم هەرێمی کوردستانە ئەم حکمی ئەم دەستڕۆیشتووی ئەم جەردانە گەورەترین مەترسیە بەڕۆڕی هەرێمی کوردستان بۆتەوە کاتێک کە سەرمایەدارێک دەستی لە حکوومەت زیاتر بڕوە دەستی لە پەرلەمان زیاتر بڕوە دەستی لە سوڵتەی قەزایی زیاتر بڕوە و ئاوا بە زەویوزار و بەنان و بە بژێوی پارێزگای سلێمانی وەک نمونە کە لە کاتێکا داهاتی هەرێمی کوردستان سەر و ملیارێک و 100 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە مانگانە بەڵام سلەیمانی ئاوای لێ بەسەر دێ کە موچەخۆرانی و خانەنشینانی و وەلیستی موچە هەمیشە لە سلەیمانیە دوا ئەکەوێ و کەڵەکابێ و خەڵک ئەبێ بە قوربانی و گیانی لەدەسەدا بێگومان ئەم دیاردانە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانیش هەیە کە هەر لە زەوی داگیرکردنەوە هەتاوەکو دەستکاریکردنی پارەی بانک بە چەکی بێڕەسید ئەم دەستەوەسانەی پەرلەمان و حکوومەت و سوڵتەی قەزایی بەرامبەر بەم کلیپتۆکراسی و جەردەی دەستڕۆیشتووە کە لەم هەرێمی کوردستانە ڕوئەدا کارە ساتێکی گەورەیە آخر خاڵم یاساکانمان کاکاوە فەرموو کاکا زۆر سپاس کاکتۆر شێرکۆ کاکتۆر شێرکۆ دەستان خۆش بێ بێگومان ئێوە پرۆژە یاسایەکی پێشنیازە یاسایەکی کاری زۆر باشتان پێشکەش کردبوو ئامانج لای هەمومان ئەوەیە کە یاسایەکی کاری باش دەربچێ بەڕێستان فراکسیۆنی ئێوە دەتوانن پرۆژە یاساکە زۆر دەوڵەمەندتر بکەن بەو ئەفکارانەی کە لە پێشنیازەکەتان هەبووە کاکاوە فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم
ئەو پەرلەمانە خولی پێنجەمی پەرلەمان 65 ڕۆژی لە بەردەمایە لە دوای ئەو 65 ڕۆژە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران و هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم ماوەیان بەسەرە سێ و دەبنە ماوە بەسەرچوو بۆیە گرنگە پەرلەمانی کوردستان هەندێ ئەرچی گرنگ هەیە کە پێویستە بیخاتە پێشینەی کارەکانیان لە سەروی هەمویانەوە یاسای هەمواری یاسای هەڵبژاردن و دروستکردنەوەی کۆمسیۆنێکی نوێی هەڵبژاردن یعنی ئەکرێت لە زووترین دانیشتن ئێمە ئیش لەسەر یاسای هەڵبژاردن و کۆمسیۆنی هەڵبژاردن بکەین بەڕاستی ناکرێت بە هیچ شێوەیەک و لە ژێر هیچ بیانوویەک بیر لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بکرێتەوە ئەکرێ پەرلەمان لە دوای 6 ئەرکەکانی هەڵپەسێرێ تا هەڵبژاردننی داهاتوو لە زووترین ماوە ئەنجامەدرێ ئێمە دەزانین کە چێبوون بوونە هۆکاری ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆی بە هیچ شێوەیەک ئۆپۆزیسیۆن هۆکار نەبوو کێشەکانی نێوان دوو حزبی دەسەڵات و ڕێککەوتنی دوو حزبی دەسەڵات لە ئێستادا بۆ دواخستنی هەڵبژاردن هۆکارەکە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام نادرێ بۆیە تاکی دەکەینەوە کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵ دەنجان بۆ پەرلەمانە داوە ناکرێتن ئێمە بە ئارەزوی خۆمان تەمەنی خۆمان درێژ بکەینەوە ئەوە پێچەوانەی دیموکراسیەتە پێچەوانەی مافی دەنگدەرە پێچەوانەی مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە پەرلەمان بە هیچ شێوەیەک درێژ بکرێتەوە اینجا نابێت دەستور بکرێتە بەهانە بۆ درێژکردنەوەی پەرلەمان یعنی من ئەو پرسیارە ئەەکەم باشە دەستورێک پەرلەمانێکی ماوە بەسەر چوو دەنجی پێ بدات دەبێت چ دەستورێک دەرچێت دەبێت خەڵک چیمان پێ بڵێ دەبێت چۆن لە بواری جێبەجێکردن ئیشی بەسەر بکرێت بۆیە ئەکرێ مەسن لە ئێستادا پەرلەمان لیژنەیەک پێک بێنێ بۆ نووسینەوەی دەستور بەڵام با پەرلەمانی داهاتوو دەنگ لەسەر دەستور بدا با لە دوای هەڵبژاردننی داهاتوو دەستور ئیشی لەسەر بکرێت و دەنجی لەسەر برێ نەک ئێستا اینجا شتێکتر کە زۆر گرنگە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەڕاستی پێویستە پەرلەمان هەندێک کێشەی سەرەکی هەیە کە 4 ساڵە ئێمە باسەکەین بەداخەوە تا ئێستا وەکو خۆیان ماونەتەوە مەسلەی گرێبەستەکان وانە بێژ و یەکەمەکان دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان مەسلەی یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆپ لە بەرزکردنەوە کە مافێکی ئاسایی یاسای فەرمانبەرانە 6 ساڵە بۆ 7 ساڵەتی حکوومەت ڕایگرتووە بۆ ڕایگرتووە بۆ یعنی پەرلەمان فشارێک ناکە ئەخرەمەیە نایاساییە چۆنە بێ حکوومەت بە ئارەزووی خۆی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕابگرێ ئەی بۆچی فەرمانبەرانی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم پلە بەرزکردنەوەیان بۆ کرێ بۆ فەرمانبەرانی ئاسایی ناکرێ کە خۆ من لەگەڵ ئەوەم کە بۆ ئەوان بکرێت چکە و مافی خۆیانە ئەگەر پەرلەمان و ئەوە بەس با مافی ئەوانی تریش فەرمانبەرانی ئاسایی پێشێل نەکرێ پلە بەرزکردنەوەیان بۆ بکرێ اینجا هەندێک شتێ ئەگەر بەرپرسانی باڵای حکوومەت بێنە ئێرە چارەسەرەکەی ئاسانە بۆ نمونە گرێبەستەکان یعنی بەپێی ئەوەی کەوا کراوە ئەو بە دوواداچوونەی کراوە ئەو پارەی ئێستا خەرج ئەکرێ بۆ گرێبەستەکان ئەگەر گرێبەستەکان ببنە ڕسمی حکوومەت بودجێش کەمتر تەرخانەکە ئەمە بۆ ناکە هێزەکانی ناوەخۆ ئەگەر بێت و ئێستا یاسایەکە جێبەجێ بکرێ بە هەزاران کارمەندی هێزەکانی ناوەخۆ خۆیان ئامادەکرد و خۆیان خانەنشینکن دەفەرمون ئەوانە خانەنشینکن خەڵکی گەنج دەرچووی زانکۆ خەڵکی پێگەیشتو کە ئێستا بێ ئیشە لە ماڵەوە دای بمەزرێنن ئەمە بۆ ناکرێتن یعنی ئەمە زۆر ئاسانە اینجا شتێکی تر کە لە دوێنێ ئێمە 25 پەرلەمانتار ئیمزامان بۆ کردەوە کێشەدارەیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەوجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینە کە ئەمە یەکەمیشت بۆ نەخراوەتە بەرنامەکار دووەمین ئەو کێشانە ئێمە یەک حکوومەتمان هەیە یعنی هەتاکەی ئەم کێشانە بەردەوامە بێتن ینی پێویستە بەرپرسانی باڵای حکومی بێنە ئێرە ڕوونکردنەوە بدەن ئایا داهاتی سلێمانی ڕاستە لەلایەن حزبێکی دیاریکراوە دەبدرێت و ناهێتە خەزێنەی گشتی بۆ ئەوی بدرێتە موچە خۆران و فەرمانبەران و پرۆژەکانی پێ بکرێ یان لە هەولێرەوە ئەو گەمارەوە خراوەتە سەر سلێمانی و سلێمانی لە خنکان نزیک بۆ تۆ یانیش هەردووە کارەکەیە کامێ بەڕاستی پەرلەمانتار قسەکە لایەنە حزبیەکانی دەسەڵات هەردووچیان قسەکەن بەڵام بەرپرسێکی باڵای حکوومەت نایەتن ڕوونکردنەوە بدات لەسەر ئەو پرسەکە پرسێکی گرنگە و پەیوەندی بە خەڵکەوە اینجا لەعنی لەسەر مەسلەی دابشکردنی زەوی یەک دقم بدەرێ زۆر کەم ماوە یەک دقا لەسەر دابشکردنی زەوی معقولە بەرپرسی
نەخێر معقولی بەڵێ کاگڕۆمە فەرمو کاگڕۆمە زۆر سپاس کاکا زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان تێڕوانینی فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی بۆ ئەم وەرزی یاسادانانە ئێمە پێمان وایە دەبێ بتوانین ئەم وەرزی یاسایە هێمنانە و بەرپرسیارانە بەڕێکەین و باشترین وەرزی ئەم خولی پێنجەمە بێت لە ڕووی یاسادانان و هەروەها چاودێریکردنی حکوومەت و لایەنی پەیوەندیدار بۆ جێبەجێکردنی یاسا و بڕیارەکانی پەرلەمان. دوام مەسلەی دەستور و هەڵبژاردن. دەستور و هەڵبژاردن دوو بابەتی زەرور و گرنگ و پێویستن بۆ ئەم قۆناغا مەبەستم بۆ ئەم وەرزە. پێمان وایە ئەبێ هەڵبژاردن ئەبێ دەستور لەم وەرزەدا تەواو بکرێت بنووسرێت و هەروە دەنجی بۆ بدرێتن و مەسلەی هەڵبژاردن هەرچەندە بەشی هەرە زۆری فراکسیۆنە بەڕێزەکان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن بووم لە کات و ساتی خۆیە بەڵام هەڵبژاردن ناتوانێت لە ڕووی فەنیەوە لە هەموو ڕۆیەکە ناتوانێت لە سەرەتای ئۆکتۆبەرە هەڵبژاردن ئەنجام بدرێت بۆیە پێمان باشە بە زووترین کات وادەی ئەنجامدانی هەڵبژاردن ئاشکرا بکرێت و دیاری بکرێتن. وەک پێکاتەکان زۆر گرنگە پەرلەمان جەخت لە جێبەجێکردنی یاسای ژمارە 5/2015 بکات کە پەیوەستە بە ماف و داخوازی و داهاتووی پێکاتەکان و هەروەها سەرجەم ئەو یاسا و بڕیارانەی کە لە پەرلەمانە دەرچووە بۆ پاڵپشتی و پشتگیری پێکاتەکان هەمویان لایەنی پەروەندیدار کە حکوومەتە ئیلزام بکرێت بۆ ئەوەی یاساکان جێبەجێ بکرێتن. یەکێک لەو یاسا و بڕیارانە مەسلەی تەجاوزاتە کە دەکرێتە سەرماڵ و مڵک و گوندی خەڵکی ئێمە کە چەندەها یاسا و بڕیاری لەسەر دەرچووە داوا لە پەرلەمان دەکەین بۆ ئەوەی لایەنی پەیوەندیدار ئیلزام بکات بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانە. مەسلەی پرۆسەی خوێندنی سریانی داوا لە حکوومەت دەکەین کە پرۆسەی خوێندنی سریانی بگرێتە ئەستۆی خۆی و سەرجەم کەم و کوڕیەکانی بۆ دابین بکات و دووری بخات لە دەستێوەردانی حەزبایەتی و ئیستیغلالکردنی بۆ قازانجی حەزب چونکە ئێمە پێمان وایە هەر لە سەرەتای ساڵی 92ەوە کە پرۆسەی خوێندن بە زمانی سریانی هاتە ئاراوە هەڵدراوە بۆ ئیستیغلالکردن بۆ سوودی حزبە سیاسیەکان. چارەم خزمەتگوزاری زیاتر بۆ گوند و شارۆچکانی پێکاتەکان و ڕەخساندنی خەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و گەنجەکانمان بکرێت و تەرخانکردنی کورسی خوێندنی ماستەر و دکتۆرا چونکی بەڕاستی بەپێی بە دوواداچوونێک ئەگەر بەم شێوەیە ئێستا کورسی خوێندن دیاری بکرێتن بۆ 5-10 ساڵی داهاتوو هیچ کەلدواشورێک یاخود هیچ مەسیحەیەک نابینین لە کوردستانە کە ئەم با بڵێن دەرەجەی ماستەر و دکتۆرایە بێ. بۆیە گرنگە پەرلەمان تاکید لەسەر حکوومەت کە بۆ دیاریکردنی کورسی خوێندنی ماستەر و دکتۆرا بۆ مەسیحیەکان. خاڵی کۆتاییم زیادکردنی کورسی کۆتای پێکاتەکان لە پێناو مسۆگەرکردنی بەشداری بەهێزتریان لە بنیاتنانی داهاتوویان لە هەرێمی کوردستان و تێبینی و پێشنیارەکانیان پەیوەست بە سیستەمی کۆتا لە کاتی لە یاسای هەڵبژاردن مەبەستم لە کاتی مناقەشەکردنی یاسای هەڵبژاردن بە هەندوو بگیرێ وەربگیرێت و جێبەجێ بکرێتن. پەلەکردن لە حکوومەت یاخود جەختکردنەوە لە حکوومەت بۆ پەلەکردن لە ناردنی بودجەی گشتی بۆ پەرلەمان بۆ ئەوەی مناقەشە بکرێت و دەنجی لەسەر بدرێت. زۆر سپاس. زۆر سپاس کاک محەممەد ساددین. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر وەک لە گوتاری سەرۆکی پەرلەمان و چەند فراکسیۆنێک سەخت لەسەر نووسینەوەی دەستور کرایەوە ئێمەش وەکو پارتی گەشەبێدانی تورکمان و پێکاتەکانیش سەخت لە ئەوەی دەکەینەوە کە لەم خولەی پەرلەمان پێویستە مەسەلەی دەستور یەکلا بکرێتەوە و پاش نامەکەی بەڕێز سەرۆکی هەرێم و کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان
هەنگاوی فعلی بکرێتن بۆ ئەوەی دەست بکەین بە نووسنەوەی دەستوری هەرێمی کوردستان بۆ ئەوەی سیستەمی سیاسی هەرێم جێگیر بکرێت و هیچ ڕێگری بکرێت لە هەر ئیجتیهادێکی یاسایی و ماف و ئازادیەتەکانی تاک و بەتایبەتی مافی پێکهاتەکان جێگیر بکرێتن. لە مەسلەی دەستور ئێمە دەزانین لە مەسلەی بودجە ئێمە دەزانین لە ناردنی بودجەی گشتیرەلایەن حکوومەتەکە حکوومەتی هەرێم هۆکارەکەی بەغدایە ئەو کێشە هەڵواستاوێنە کە لەگەڵ بەغدا هەیە و دۆخی دارایی هەرێمی کوردستانە بەڵام پێشنیاز دەکەین تا ئەو کاتەی کە بودجەی هەرێمی کوردستان جێگیر دەکرێت و بەغدا پابند دەبیت بە دەستور و بە یاسا بەرامبەر بە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بتوانیت مۆدێلێکی تازە بدۆزێتەوە بۆ نمونە پلانی دارایی خۆی ئامادە بکات لەم پلانە داراییە خەرجیات و داهاتەکانی خۆی جێگیر بکاتن بزانین لە ساڵی 2023 وەزارەتەکان و حکوومەت خەرجیات و داهاتی چۆنە بە ژێرەی ئەو ژمانە تەخمینێنە کە هەیەی سەبارەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان لە دۆخێکی هەستیار تێپەر دەبیت و عێراقیش لە دۆخێکی خراپ تێپەر دەبیت تاکە بژاردەی هەرێمی کوردستان یەکرێزی لاینە سیاسیەکانە و بۆ ئەوەی لە داهاتوودا ئێمە ڕوبەرووی فراغێکی یاسایی نەبینەوە باشتر وایە بە ژێرەی واقعی ئێستای هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان هەم سیغەیەکی یاسایی هەم ئیتیفاقێکی سیاسی بکەن بۆ ئەوەی بتوانین ئێمە لەم دۆخە هەستیارەی ئێستادا متفەرقتر بین و بەهێزتر بین بۆ بەغدا. سوپاسان دەکەین. بەڵێ زۆر سپاس کاک باپیر. بەڕێزان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان هاو نیشتیمانیانی کوردستانی ئازیز ئەو کاتتان باش دەستپێکی وەرزی پایزەی ساڵی چوارەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هاوکاتە لەگەڵ تێکچڕژانی دۆخی سیاسی عێراق و چڕبوونەوەی ململانەی زلهێزەکان و وڵاتانی هەرێمی لە هەمان کاتدا لە ئارابوونی شەڕی ئۆکرانیا و رووسیا بێگومان کاریگەری نێرێنی هەیە لەسەر ناوچەکە و ڕنگدانەوەی خراپی باری ئابووری لێکەوتۆتەوە چاوەڕێی ئەو چاوەڕێی ئەگەر و پێشهاتی نوێ دەکرێت تاکو ئێستا ڕوون نییە دۆخی عێراق بەرەو کام ئاراستە و ئاقار دەڕوات و ئەوەی جێگای هەڵوەستەیە فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کۆکنین و تاکو ئێستا نەگەیشتون ڕێککەوتن بۆ چۆنێتی بەشداربوون لە حکومڕانی عێراق بەسەر بەرەی جیاوازدا دابەش بوون ئەو دۆخە دژوارەی لە ئارادا ڕنگدانەوەی خراپی لەسەر دەرونی هاوڵاتیانی کوردستان دروست کردووە و بێئومێدی و باڵی کێشاوە بەسەر وڵاتەکەمان و هەرێمەکەمان هەروەها بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە سێر دیاریکردنی وادەی هەڵبژاردننی داهاتوو ئاماژەکان بەرەو دواکەوتنی هەڵبژاردنە کە دەبێتە هۆی لاوازی پێگەی سیاسی هەرێمی کوردستان کەمبوونەوەی پشتیوانی دۆستەکانمان بۆیە پێشنیار دەکەم بۆ هەموو لای کار بکەین بۆی بگەڕینەوە بکەینە ڕێککەوتن و دیاریکردنی وادەی هەڵبژاردننی داهاتوو و یەکخستنی هێزی پێشمەرگە لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگەدا ئەگەر پەلە نەکەین بێگومان دەرفەتی کەممان لە بەردەستە پشتیوانی دۆست و هاوپەیمانەکانمان یان لە دەست دەکەین یان بێئومێدیان دەکەین بۆ ئەوەی ئەو وەرزە یاسادانان پێشنیار دەکەم ئەو پێشنیارانەی خوارەوە دەخەمەڕوو یەک کار بکەین بۆ ئەوەی ببینە خاوەن دەستوری هەرێمی کوردستان دوو پەسەندکردنی یاسای بودجەی ساڵی 2023 یاسای وەبەرهێنان هەموار بکرێتەوە چوار یاسای چاکسازی هەموار بکرێتەوە ئەو توێژانەی کە زەرەری زۆریان پێگەشتووە چ توێژی شارەزان و چ پێشمەرگەی شاخ لە بەرچاو بگیرێ یاسای کار و بیمەی کۆمەڵایەتی و بیمەی تەندروستی یاسای پەروەردە پەسەند بکرێت ڕێخستنی باج و خەراج بە پێی یاسا بێ نەک بە ڕێنمایی بۆتە بارگرانێکی گەورە لەسەر خەڵکی کەم دەرامەت باشکردنی ژیان و گوزرانی خەڵک هێنانەدی عەدالەتی کۆمەڵایەتی ڕەخساندنی هەلی کار بۆ دەرچوان و چارەسەرکردنی گرێبەستەکان و وانەبێژان و لاوان و ڕێگری لێ بکرێت لە کۆچی گەنجان و ڕەخساندنی هەلی کار شار و شارۆچکە دوورە دەستەکان گرنگی زیاتریان پێ ڕۆژەی زیاترانی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنێکی پەرلەمانی قسا کامانەوەی جۆمان لێبێ کە جوڵەی ئابووری تێدانی و بێکاری تێدا زۆرە تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان
یاسای خاننشینی هێزەکانی ناوخۆ پەسەند بکرێت یاسای لێبوردنی گشتی دەربکرێت کارکردن بۆ نەهێشتنی ئاسەواری دوو ئیدارەی و کاڵکردنەوەی سوپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر محێدین. چاکمان کردو بەخسە. دکتۆر محێدین مایکەکەت تا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانتارانی بەڕێز ڕۆژتان باش لە وەرزی پایزەی ساڵی چوارەمی پەرلەمانی کوردستان تێڕوانینی فراکسیۆنی ئازادی دەخێنە ڕوو کە خۆی لەم بابەتانەی خوارەوە دەبینێتەوە یەکێک لە بابەتە گرینگەکان کە ڕوبەڕووی پەرلەمانی کوردستان بۆتەوە مەسەلەی ئەنجامدانی هەڵبژاردن بوو لە کاتی خۆی بەڵام بەداخەوە بەهۆی دەستێوەردانی حزبی و بوونی بڕیاری حزبی لە جیاتی بڕیاری پەرلەمانی کوردستان بۆ بەهۆی بوونی جیاوازی لەمەڕ بابەتەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی و یاسا هەڵبژاردن ئەوانە وایان کرد هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام نەدرێت ئەمەش ڕنگدانەوەی ناسەقامگیری سیاسی و ناسەقامگیری یاساییە کە ئاماژەیەکە بۆ دەستێوەردانی حزبی لە کاری دەمەزراوەکەیاندا ئێمە لە کاتێکدا لەگەڵ ئەوەدان کە پەرلەمانی کوردستان بپارێزرێ و بەردەوامبوونی خۆی هەبێ هەرێمی کوردستان نەکەوێتە بۆ شایی یاسایی و دەستوری بەڵام دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و درێژکردنەوەی تەمەنی کاریگەری نەرێنی لەسەر هەرێمی کوردستان دەبێت یەکێ لە ڕەهەندە نیشتیمانیەکان مەسەلەی دەستورە و سەنگەرێکە بۆ بەرگریکردن و پاراستنی قەواری هەرێمی کوردستان بە تایبەتی لەو ڕۆژە ئاڵۆزەی کە عێراق خەریکە ڕوبەڕووی گۆڕانکاری چلۆنایەتی دەبێتەوە باس لە گۆڕین و دەستکاری دەستوری عێراق دەکرێت و باس لە گۆڕینی سیستەمی حکومڕانی لە عێراق دەکرێت لە سیستەمی پەرلەمانی بۆ سیستەمی سەرۆکایەتی کە تێکڕای ئەمانە لەسەر بنەمای ناوەندیەتی ڕەهایە لەسەر بنەمای کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەبێت بۆیە بە تێڕوانینی ئێمە پەلەکردن لە پێکەنانی لێژنەی نووسینەوەی دەستور و بە ئەنجام گەیاندنی یەکێکە لە ئەرکە لە پێشینەکانی ئەم خولەی پەرلەمان کە دەکرێت هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە ئاست ئەم پرسە نیشتیمانیەدا کۆک و هاوڕا بن سەرباری بوونی دید و تێڕوانینی جیاواز بابەتی ڕەهەندی نیشتیمانی تەنها بابەتی هەڵبژاردن و پرسی دەستور خۆی نابینێتەوە لە تەک ئەمانەدا ژیان و گوزەرانی هاوڵاتیان یەکێکە لە ڕەهەندە نیشتیمانیەکان کە بەداخەوە بە پێی پێویست بایەخی پێنەدراوە کێشەی گەورە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ئابووری پێڕێوکراو لە هەرێمی کوردستاندا لەسەر بنەمای بە تایبەتکردنی کەرتی گشتیا بە شێوەیەکی ڕەها کە ئەمەش پێچەوانەی پرۆسەی گەشەپێدانی مرۆیی بەردەوامە و پێڕێوکردنی ئەم سیاسەتە وای کردووە بەشێکی کەم بە شێوەیەکی خێرا دەوڵەمەند بێ و چینی مام ناوەند نەمێنێ و نزیک بێتەوە لە هێلی هەژاری و دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر بن و هەژارەکانیش هەژارتر بن ڕێژەی هەژاری و دیاردەی بێکاری زیاتر لە هەڵکشاندا بێ و کێشە ئابووری و کۆمەڵایەتیەکان ڕوو لە زیادبوون بکات هێزی کاری کوردستانی و دەرچوونی زانکۆ و پەیمانگاکان بازاڕەکانی کوردستان ناتوانێت لە خۆیان بگرێ کێشەی بنەڕەتی لەوەدایە کە ئەم سیاسەتی پەرەو دەکرێت بریتە لە گونجاندنی هێزی کۆمەڵایەتی کار لەگەڵ میکانیزمی بازاردا لە کاتێکەدا وا دەخوازێ میکانیزمی بازار بگوجێندرێ لەگەر هێزی کاری کوردستانی و لە خۆی بگرێت پێڕۆکردنی ئەم سیاسەتە وای کردووە دیاردەکانی کۆچی لاوان گەندەڵی زەقبوونەوەی زیاتری دوو ئیدارەی نەبوونی سەقامگیری کۆمەڵایەتی و قۆڵبوونەوەی کێشە و دیاردە کۆمەڵایەتیەکان کە پێویست دەکات شێوازەکانی چاکسازی لە ڕووکەشیەوە بەرەو چاکسازی ڕاستەقینە ئاراستە بکرێت بە چاوگێڕانەوە بە سیاسەتی ئابووری پەرۆکراو جگە لەمانە کەڵەکەبوونی کێشە و قێرانە باوەکان کە خۆی لە زیادکردنی باج و ڕسومات و ڕاگررتنی نایاسایی لە بەرزکردنەوەی فەرمانبەران و کێشەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و مامۆستایان و فەرمانبەرانی گرێبەست و دواکەوتنی دابشکردنی موچە و کەمینزمی و خراپی کوالیتی کەرتە خزمەتگوزاری گشتەکان لە بوارەکانی تەندروستی ئاو و کارەبا و ڕێگاوبان و کەمووی موچەی خۆنە نەنیشان و نەمانی پارە لە هەندێک بانکەکان لە کاتی دابشکردنیا و قێرانی سوتەمەنی جگە لە موچە پاشەکە کراوەکان و لێبڕینەکان و نەبوونی پرۆژە یاسای بودجا بۆ زیاتر لە 8 ساڵ و دەستدرێژیکردن و پێشێرکردنی ماف و ئازادیەکان و ڕادەربرین و مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان کە بەداخەوە نێوەندە نێودەوڵەتە و ڕێکخراوە نێودەوڵەتەکانی پەیوەند بە مافەکانی مرۆڤ لە لێدوان و راپۆرتەکانیاندا قسەی جدی و جۆرازیاریان هەیە لەسەر ئەم بابەتە و کە بەداخەوە پێشێرکردنی ماف و ئازادیەکان لە هەرێمی کوردستان بە ئاستی جیاوازدە کاریگەری لەسەر پەیوەندی و ناوبانجی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئەو پەیوەندێدا هەیە
دیاردەکانی تونند و تیژی دشت بە ژنان و ئافرەتان و دیاردەی بربڵاوی چەک و کوشتن هەڕەشەیەکی ترە لەسەر ئاسایشی ناوخۆی هەرێمی کوردستان و سەقامگیری کۆمەڵایەتی کەڵەکەبوونی ئەو کێشە و قەیرانانە و چارەسەرکردنیان کاریگەری نەرێنی لەسەر ئاستی حکومڕانی و هەم لەسەر ئاستی نیشتیمانی کۆمەڵایەتی دەبێت هەنگاونان بەرەو داڕشتنی نەخشەیەکی کوردستانی داڕێژرا و بۆ ڕۆبوڕۆبوونەوەی سیاسەتی بە عەرەبکردن کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بە شێوەیەکی سیستەماتیک کە دووچاری ئەو ناوچانە دەبێتەوە بابەتێکی تر کە پەیوەندی بە ڕەهەندی نیشتیمانی و تەنانەت نەبوونی دیالۆگێکی نیشتیمانی بۆ ڕێککەوتن و سازبوون لەسەر بەرنمەیەکی ڕادەنزم بۆ پابندبوونی لایەنە سیاسەکان بۆ مامەڵەکردن لەگەر ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و قەوارەکەی دەبێتەوە نەبوونی ئەم سیاسەتە وای کردووە متمانەی خەڵک بە دامەزراوەکان و متمانەی خەڵک بە پاراستن و داکۆچیکردن لە ئەرکە نیشتیمانیەکان لاواز بێ لە کاتێکدا ئەرکە نیشتیمانەکان بە خەڵک دەپارێزێت لێرەدا جەخت دەکەنەوە لە باشترکردنی ژیانی خەڵک و دابینکردنی ژیانێکی شکۆمەندانە و خۆشگوزەران و سوکردنی قورسایی ژیانی هاوڵاتیان و زامنی پاراستنی گەلی کوردستان و قەوارەکەیەتی لە هەر هەڕەشە و مەترسیەک لە هەمان کاتدا جەخت دەکەینەوە لە پەلەکردن لە نووسینەوەی دەستور و بەڕاپرسی گەیاندن و دەرکردنی ئەو یاسانەیە کە لە بەرژەوەندی کوردستانیان بێت و سەقامگیری سیاسی و یاسایی و کۆمەڵایەتی و ئابووری بۆ گەلی کوردستان دەستەبەر بکات لەگەڵ ڕێزماندا بەڵێ زۆر سپاس کاکیمداد بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەندامانی پەرلەمانی بەڕێز سلااوتان لێبێ بە بۆنەی دەستپێکردنی خولی پاییزەی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان ومێدەوارم ئەم خوڵە بتوانێت باشتر لە خولەکانی پێشوو کارەکانی بکات لە دەرکردنی یاسای پێویست و بە دوواداچوون بۆ کارەکانی حکوومەت و گەیاندنی داواکاری خەڵک بەلایەنی پەیوەندیدار بە تایبەتی زیادکردنی زیاتر گرنگی بدات بەم بابەتانەی پەیوەندی ڕاستەوخۆیان بە بابەتی یاسای هەڵبژاردن و بژێ و ژیانی خەڵکی کوردستان هەیە بۆیە بە پێویستی دەزانین وەکو فراکسیۆنی بەرەی تورکمانی تیشک بخەینە سەر چەند خاڵێکی گرنگ یەکەم خوێندنەوەیەکی جددی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بکرێت کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر هەرێمی کوردستان و حکوومەت و ژیانی هاوڵاتیان کە ئێستا دەرفەتێکی باش لە پێشمانە بۆ دیالۆگ و چەسپاندنی مافە دەستوریەکانمان لەگەڵ لایەنە عێراقیەکان نەک داواکاری حزبی و پۆست و کورسی هەموو ئەوانەش لە پێناو پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و جێگیرکردنی مافە دەستوریەکانمان وە گرنگە هەرێمی کوردستان دەستورێکی تایبەتی خۆی هەبێ دووەم دەرکردنی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردن و زیادکردنی کورسیەکانی پەرلەمان بە پێی ژمارەی هاوڵاتیانی هەرێم و زیادکردنی کورسی پێکاتەکان سێەم کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردن دیاریکردنی کاتی گونجاو بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن و وەکو بەرەی تورکمانیش لەگەر ئەوەی هەڵبژاردن بە زووترین کات بەڕێوە بچێتتر چیتر هەڵبژاردنەکان نەکرێتە قوربانی ململانێ سیاسی چارەم پەرەپێدان بە پەروەردە و خوێندنی بە زمانی تورکمانی و پشگیریکردنی وە دوورخستن لە دەست تێوەردان بۆ ماوەی نزیکەی 8 ساڵە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی تورکمانی بەڕێوبەری گشتی بە وەکالەت دانراوەوە هیچ میلاکێکی تێدانە بۆیە ئەمە کاریگەرێکی ئەم ساڵ کاریگەرێکی زۆر سلبیانە لەسەر قوتابخانە تورکمانیەکان و قوتابیانی تورکمان لە نسبەی نەجاحما لە سەف کاردانەوەی داوە بابەتێکی تر گرنگیدان بە چارەسەرکردنی کێشەی بێکاری لە نێو گەنج و کچ و کوڕانی هەرێمەکەمان لە ڕێگەی یاسایەکەوە دەست بەکارکردنی مافی ئەوانەی بێکارن و داوای کار دەکەن و گرنگیدان بە بابەتی تەندروستی و پەروەردەیی و پێکەوە ژێوان لە نێو پێکاتەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دووبارە سوپاسان دەکەم بەڵێ سپاس کاک فاهیک بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەڤروکە ئێکێنە 2022 دوماهیک وەرزێ یاسادانانێ ساڵا چارێ خۆلا پێنجێ یە هەلبژارتنێت کوردستانێنە الڤێرێ
ئەم دەستخۆشیە دەستەیە سەرۆکاتیە پەرلەمانێتکین هەروەسا دەستخۆشیە ئەندام پەرلەمانێن بەرێزتکین کو ئەوان تشیان وان ساڵێ بوریدا gelek proje yasa û pişniyazên yasa û hemwatkirina gelek yasa bêtekirin ku gelek giringiya wan hebî bo hikûmetê û hawlatiyên Herêma Kurdistanê taybetî di van qonaxa de. Li vê werzê dîmahîkê de em daxwazê ji hemî partiyên siyasiyên Kurdistanê dikîn bi pirêk bikevin û bi yek dest û helwîst kar bêtekirin bo encamdana helbijartinê Kurdistanê bi zûtirîn dem de. Her wesa encûmenê komisyaran bête karakirin û pirkirina valahiyên wa da bitwanin berwarekî nî bo helbijartina diyarî bikin. û eger şiyan dabit li gel helbijartinê dahatûyên Kurdistanê destûrê Herêma Kurdistanê bixite rapirsin. Wekû em zanîn eger Herêma Kurdistanê destûra xwe hebit gelek giringiya xwe dê hebit bo avakirina binyadana muessesatê Herêma Kurdistanê. Pêwîst e destûra Herêma Kurdistanê bête nivîsîn li ser binemayê mafê mirov û demokrasî û azadî û edaleta komalayetî bit û mafê hemî pêkhateyên Kurdistanê parêzraw bin. Her wesa divêt amadekirina destûrî pirêk û pêk bit, desthilat bû yasayê bit û hemî muessesatê herêmê û hewlatiyê herêmê û armanca wî destûrê avakirina herêmeka pêşkeftî bit. Li vê werzê dîmahîkê de em daxwazê ji hikûmetê dikîn bi zûtirîn dem kar bête kirin li ser hemwara yasa xanenişînê hêzê navxwe û li vê werzê bigihete destê serokatiya perlemanê de di ev yasa bête hemwarkirin û pesendkirin ji Perlemanê Kurdistanê. Her wesa em daxwazê ji hikûmetê dikîn ji berê mavê kabîna nehê ya hikûmetê dîmahîk bêt. Hemî fermanberên girêbest bêne damezandin hemîşeyî. Her wesa plên berrizkirina fermanbera bête dan ku ev ji sala 2016 ve hatiye rawestandin. Dîmahîkê em dê berdewam bîn bû piştevaniya hemî pêngavên kabîna nehê ya hikûmeta Herêma Kurdistanê ji bo rêxistina hemî karûbarên hawlatiyên Kurdistanê çiyê navxwehî bit û çiyê gel hikûmeta Îtîhadiya Iraqî bit bû paristina hemî berjewendiyên balayên Herêma Kurdistanê û pêşxistina proseya siyasî el Herêma Kurdistanê û zor spas. بەڵێ زۆر سپاس کاگازات. بەڕێز سەرێکی پەرلەمان بۆ چینی فراکسیۆنی ملت گۆڕینی سیستەمی پەروەردە چارەسەری کێشەی بینایە و پرۆگرام و مامۆستا و دەوام بکرێت دەوامەکی زۆر بکرێت و پرۆگرامی خوێندن کەم بکرێت پرۆگرامی زمانی عەرەبی و ئینگلیزی بگۆڕدرێت ڕێزمان و ئەدەب کەم بکرێتەوە زیاتر قوتابی فێری قسەکردن و نووسین و خوێندن بکرێت چونکە زۆربەی قوتابیانی ناتوانن زمانی عەرەبی و ئینگلیزی قسە بکەن گرنگ بدرێتە بە مامۆستا و وانەبێش 250,000 دان بەوانەبێش ئەوە گرنگ نەدانە بە مامۆستا و پەروەردە و زانست گرنگ بدرێت پەروەردەی ڕۆشنبیری تورکمانی بە دەیان نووسینم نووسی و بۆ گرنگدان بە پەروەردە و ڕۆشنبیری تورکمانی بەڵام کێشەکان هەروەک خۆیەتی چارەسەر نەکراوە 10 ساڵە شوێنی بەڕێوبەرایەتی گشتی پەروەردە بەتاڵە شوێنەکەی پڕ ناکرێت ئەم ساڵە نسبەی سەرکەوتنی پۆلی 12 بەشی تورکمانی لە 38 قوتابی بە هەردوو دەور دوو قوتابی ناجح بووە داوا لە لێژنەی پەروەردەی پەرلەمان کوردستان دەکەین لێپیچنەوە بکەن لەسەر سەبەبی ئەو سەرنەکەوتنە گرنگ بدرێتە سیستەمی تەندروستی هاوڵاتی پێویستی بە باشیکردنی کەرتی گشتی و تەندروستیە چونکە کەرتی تایبەت تەندروستی زۆر گرانە هاوڵاتی زۆر پێویستی بە هەرزانکردنی معایەنە و شیکردنەوە و عیلاجە و خەستەخانەکانی حکوومیەکان ببێنە شوێنی معایەنە و تەحلیل و عیلاج تەحلیل و عیلاج لەناو خەستەخانەکان بکرێت و لە خەستەخانەی تایبەتەکان وەک خەستەخانەکەی تایبەتەکان بەسپارەکە هەرزانتر بێت بۆ بەهێزکردنی داهات گرنگ بدرێتە بە کشتتوکاڵ و پیشەسازی و گەشت و گوزار و کەرتی تایبەت و سیستەمی شارەوانی باش بکرێت شارەوانی شار بەڕێوە ببات لە وڵاتەکەمان وەک وڵاتەکانی تر گرنگ بگرێتەوە بە گلدانەوەی ئاو سوود لە ئاو وەربگرێت و ئاو بە فیرۆ نەچێت و لە دەور و پشتی پارێزگارەکان و قەزا و ناحیەکان ژمارەیەکی زۆر دەریاچە دروست بکرێت لە گلدانەوەی ئاوی باران و ئاوی جۆگە و کانیەکان لە بودجەی حکوومەت هەرێمی کوردستان بودجەیەک بۆ چالاکی نەتەوەیی پرۆژەکانی پێکاتەکان تەرخان بکرێت کە ئێستا هەموو جار دەرێن تەرخان ناکرێت
و هەمواری یاسای ژمارە 5 بکرێت هەتا کەم و کوڕیەکان نەمینێت گرنگیش بە جێبەجێکردنەکەی بدرێت. هەفت وەزیری پێکاتەکان بکرێت بە وەزارەتی پێکاتەکان بۆ جێبەجێکردنی کاری پێکاتەکان چونکە ئێستا بۆ جێبەجێکردنی کارەکانی پێکاتەکان فەرمانگەیەک نییە کێشەکانمان بۆ چارەسەر بکات. دەست بە نووسینی دەستور بکرێت هەتا هەڵبژاردن بکرێت دەست بە ڕێکارەکانی هەڵبژاردن بکرێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس کاگازا سەر بە خۆکانی یەکێکتان ئەتانوێ قسە بکەن کاک مەمفەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە ناوی هەردوو پەرلەمانتاری بەڕێز کاک سیروان بابان و کاک دیاری ئەنوەری شەوە قسەیەکەم. بەڕای ئێمە کۆی ئەو پرۆژە یاسانە و ئەو پێشنیازە یاسانەی لە ڕابردووە پێشکەشکراون و ئەو یاداشتانی کە پێشتر پێشکەشکراون پەیوەندیان بە ژیانی خەڵکی کوردستانەوەی پێویستەکە لەم وەرزەی یاسادانانە بخرێنە بەرنامەی کار و ئەوەی کە زۆر زۆر بەلامانەوە گرنگە لەم چوارچێوەیەدا ئەوەیە کە پرسی خانەنشینی هێزەکانی ناوخۆ خانەنشینی بەگشتی چارەسەر بکرێن و دامەزرانی یەکەمەکان و دەرچوارنی زانکۆ و پەیمانگاکان و بە گرێبەستکردنی وانە بێژەکان و دامەزرانی گرێبەستەکانیش جێگیر بکرێن. هەروە پرسی گەڕانەوەی پاشەکەوتی موچە و دەستکردنەوە بە پلەبەستکردنەوەی موچە خۆران. خاڵێکی ترکە بەلامانەوە گرنگە لەم وەرزەیە مەسلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئێمە لە ڕابردووە پێداگریمان کردووە کە جۆرێک لە لێتێگەیشتن بکرێت لە نێوان هێزە سیاسیەکانە و ناکۆچیانی کە دروست کراون یان ناکۆچیان لەسرە چارەسەر بکرێن و کە بووەتە هۆی ئەم دۆخەی لێ بکەوتەوە و نەتوانڕێ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان نەوادی دیاریکراوە بکرێن. هەر بۆیە جەختەکەین لەسەر پێویستی ڕێکەوتنی هێزە سیاسیەکان لە پێناو ڕێکەوتنێکی گشتگیر بۆ ئەوەی لە وادەیەکی دیاریکراودا هەڵبژاردنێکی بێخەوش دوور لە ساختەکاری و یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و لیستی تۆماری دەنگدەران پاک بکرێنەوە وەک چۆن بەداخەوە هەڵبژاردنەیەک لە دوایەکەکان هێندە ساختەکاریان تێدا کراوە و تێبینیان بەرامبەر هەبووە لەسەر سندوقەکانی دەنگدان و ئەو نیگەرانی لە لای دەنگدەران دروست کردووەوە هیوا و متمانە بۆ هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدان بگەڕێنرێتەوە. پەلە بکرێت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان پێکەوە کە مافی ڕەوای خەڵکی کوردستانە. زیاتر لە 9 ساڵە ئێمە خاوەنی بودجێ خۆمانین و بەبێ پێڕەویش دەبێت لە مانگی تشرینی یەکەمدا حکوومەتی هێرێم ڕەشنووسی پێشنیازە یاسای بودجە ڕەوانی پەرلەمان دەبێ بیکات کە 9 ساڵە نەیکردووە بۆ ئەوەی کە بودجەی ساڵی 2023 مانەوێت داواکەین کە لە ئێستاە پێداگیری بکرێ و فشار بکرێتە سەر حکوومەت بۆی ئەوە بنێرێت. سەرباری گرنگی دەستور کە سێ خولە لە کۆتایی خولەکاندا دەوروژێنرێ لە خولی سێم و چوارەم و خولی پێنجەمی شاوروژێنرێن سرە ڕایەوەی پێمان وایە دەستور گرنگە بەڵام خاڵی گرنگتر هەیە و ئەولەویەتیان هەیە کە مەسلەی هەڵبژاردننی پەرلەمانە و ئەنجومەنی پارێزگاکانە و یاسای بودجەیە و دامەزراندنە لە هەرێمی کوردستان و بۆ دەرچوواندنی دەستوریش دەبێت ڕەچاوی مافە دیموکراسیەکان و ئازادیە گشتیەکان و مافەکانی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان بکرێ و دەستورێکی دیموکراسیمان هەبێت لە هەرێمی کوردستاندا. خاڵێکی ترکە ئێمە بەلامانەوە گرنگە لە وەرزەیە تەواوی ئەوانەی بە تۆمەتی ئازادی خۆپیشاندان ئازادی ڕادەربڕین چالاکی مەدەنی دەستگیر کراون و زیندانی کراون کۆتایی پێبیهێنرێت لەوانە زیندانیانی بادینان بگەڕێنەوە ناو خانەوادەکانیان و کۆتایی بەم دۆخە بێنرێت و چیتر بەمە تۆمەتانە خەڵکی ئازادی خواز ڕاپێکی زیندانەکان نەکرێن. خاڵێکی ترکە بەلامانەوە گرنگە بۆ چارەسەرکردنی قەرزەکانی موچەخۆران لە لای حکوومەت و قەرزەکانی حکوومەت لە لای موچەخۆران ڕەچاوی لە بەرامبەردانان واتە مقاسەسە بکرێت و قەرزەکان لەسەر موچەخۆران لە ڕێی بەشێکی قەرزەکانی موچەخۆران لە لای حکوومەت سفر بکرێنەوە و پەلەیش بکرێت لە دروستکردنی هەژماری بانکی موچەخۆران و سەرجەمی پارە پاشەکەوتکەراوەکانیانی تێدا جێگیر بکرێن. کۆتا خاڵمان ئەوەیە ئێمە وەکو سەربەخۆکان لە مۆرزەدا چاودێرێکی وردی جێبەجێکردنی یاداشتەکانی ڕابردوو هەروە دەرچواردنی و یاسایانە دەبین کە بۆ خزمەتی خەڵکی کوردستان و هەروە پێداگریش دەکەین لەسەر گەڕاندنەوەی مافە خوراوەکانی موچەخۆران و تەواوی خەڵکی کوردستان و زۆر سپاسدانەکەین. بەڵێ زۆر سپاس کاکمە. بەڵێ دەست بە جێبەجێکردنی بڕگەی پێنجەمی بەرنامەی کارەکەم کەی بفەرمونون نقطەی نظامی بۆ هەفتی داهات. داوا لە سەرۆکایەتی لیژنەی یاساییەکەین فەرمونون بێنە ئێرە. ئەمڕۆ یەکی مانگە تازە دەستپێکی وەرزەکەیە
گوێمان لە 16 ئەندامی پەرلەمان گرتووە. بەڵێ کاک بژار فەرمونون سەرۆکایەتی لیژنەی قانونی فەرمونون کاک عەباس کاک جەلال سەرۆکی فراکسیۆنتان قسەی کردو کاک عەلی سەرۆکی فراکسیۆنتان قسەی کردو ئەسڵەن بەڕێزان هەموو فراکسیۆنێکی پەرلەمانی پێشتر کۆبوونەوەی خۆیەکە ئەولەویەتی فراکسیۆنەکە تهدیدەکە ئەدرێ بە بەڕێزێک بە ناوی هەموو فراکسیۆنەکەەوە قسە بکە ئەو بەڕێزەی بە ناوی فراکسیۆنەکەەوە قسە دەکا ڕوئیای فراکسیۆنەکەی بۆ وەرزێکی یاسادانانە خاتە ڕوو ئێمە گوێمان لە بەڕێزان سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان گرت و ماوەیەکی زۆر کراوەیە لە بەردەمتانە لە هەفتەکانی ئایندە بە دڵی خۆتان قسە بکەن هەرچەندە ئەوەی وترا هەموو ئەوانەیە کە دەبوو بوترێ و بە زیادیشەوە بە دووبارە و سێبارش وترا بەڵێک کاک بژار فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و لە 159 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچۆندن داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەکانی تایبەتمەندی پەرلەمان بکەم بەڵێ بەڕێزان پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان عێراق ئاراستەی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لیژنەی یاسایی سەرجەمەندامانی پەرلەمانەکرێ فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 14 ساڵی 2008 کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە لە 15 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچۆندن داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسای ئاراستەی لیژنەکانی تایبەتمەندی پەرلەمان بکەم پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان عێراق ژمارە 14 ساڵی 2008 ئاراستەی لیژنەی یاسایی و کۆی ئەندامانی پەرلەمانەکرێ بەڵێ زۆر سپاس بەڵێ موناخان قسەیەکی هەیە بەڵێ فەرمونون بەڕێزان لە سەرۆکاتی لیژنەی یاسایی دەستان خۆش بێ فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان سڵاو ڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێز دەکەم پۆلی پەرلەمان کۆنتترۆل بکرێتن بۆ لەمە دووە لە پێشکەشکردنی وتەی بەڕێز سەرۆک فراکسیۆنەکانی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان دەبینیم کردووە چەندەها لە کاتی دەستپێکردنی وەرزی یاسادانانە یاخود پەیامێکە دەیانەوێت بگاتە ناو خەڵکی کوردستانە ناو پێکهاتەکەیان هەوڵ دەدرێت ڕێگە بدرێتن کە پەیامەکە وەکو خۆی نەگاتە ناو پێکهاتەکەی بۆیە داوا لە بەڕێز دەکەم جارێکی تر ڕێگە نەدرێتن کە لە کاتی پێشکەشکردنیان پۆلی پەرلەمانەکە بەم شێوازە بێت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بێگومان داوا لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکەین لە کاتی قسەکردنی سەرۆکی فراکسیۆنێک یان ئەندامێکی پەرلەمان هەموو تەرکیزیان لەسەر قسەی ئەو هاوڕێیان بێ و هاوکاریان بێ کە قساکە و بە دیاریکراویش داواکەی بەڕێز سکرتێری پەرلەمان بەم شێوە دانیشتەکەمان هەڵەگرین